سڵاتان لەبێ گرنگترین بابەتەکانی ڕۆژنەمەوانیتان پێشکەش دەکەم لە ماڵپەڕی بۆستن گلۆب بڵاوکراوەتەوە سەلیم جوبوری سەرۆکی پەرلەمانی عێراق ڕایگەیان لە ئەم ساڵدا بە پشتیوانی هێرشە ئاسمانیەکان و هێزە زەمینیەکان شکست بە چەکدارانی داعش دەهێنین. جوبوری ڕایگەیان زۆر گرنگە لە ڕووی فکریەوە ڕوبەڕووی داعش ببینەوە و هاوشێوەی ڕوبەڕووبوونەوە لە بەرەکانی جەنگدا پێویستە کار بکەین لەسەر تێڕوانین و بیرکردنەوەی خەڵکی. لە وۆڵ ستریت جۆرناڵی ئەمریکی بڵاو کراوەتەوە هۆڵەندا ڕەزامەندی پیشاندا بۆ بەشداریکردنی لە هێرشە ئاسمانیەکانی دژ بە داعش لە سووریا. ئەم دوایە بڕیاری هۆڵەندا ئەوەندەی تر هاوپەیمانێتی دژ بە داعش لە سووریا بەهێز دەکات. بڕیارەکەی هۆڵەندا لە دوای داخوازی بەردەوامی ئەمریکا و فەڕەنسا دێت بۆ فراوانکردنی هاوپەیمانێتی دژ بە داعش و ڕوبەڕووبوونەوەی ئەو چاکدارانە لە ناوچە گرنگەکانیان لە سووریا و عێراق. لە یۆرۆنیوز بڵاو کراوەتەوە پەنابەرانی ئەڵمانیا بە نارنجۆک دەترسێنرێن لە شارۆچکەی ڤیلگین سەر بە ناوچەی شڤارتزواڵ لە ئەڵمانیا. شەوی هەینی ڕابردوو نارنجۆکێک فڕێدرایە کەمپێکی پەنابەران سەرڕای ڕاکێشانی زمانەی نارنجۆکەکە کەچی نەتەقیوەتەوە. لەو کەمپەدا کە پێشتر بنکەی سەربازی بووە 170 پەنابەر جێکراونەتەوە و بۆ پوچەڵکردنەوەی ئەو نارنجۆکە 20 پەنابەر لەو شوێنە دوورخرانەوە. ئەم ڕووداوە نیگەرانیکی زۆری لای سیاسیەکانی ئەڵمانیا دروست کرد و بە پێشهاتێکی مەترسیدار ناوزەندیان کرد. هایکۆ ماس وەزیری دادی ئەڵمانیا لە تویتەردا ئەم ڕووداوەی بە کارێکی مەترسیدار ناوبردووتی کە دەبێت تاوانباران دەستگیر بکرێن و پەنابەران بپارێزرێن. گرنگترین بابەتەکانی ڕۆژنەمەوانین پێشکەشکردن باختەوەر بن.